بسم الله الرحمن الرحيم. الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه. لا شرح عقيدة طحاوي قيشتنا أوشوينك إمام الطحاوي دفرمي: ونتبع السنة والجماعة ونجتنب الشذوذ والخلاف والفرقة. دفرمي الشوين سنة وجماعي دكمين. طبعا أو ما زور جيلي دبيتن معناي أهل السنة والجماعة سيكا بكاردي أما أهل السنة والجماعين أو مصطلحات أو زاراوية لشيء راحاتية. أصلي مسلمانا لا قرآن والسنة يكناويان هي هو سماكم المسلمين. مسلمانا كتسليم أمر خواي قوربوا، يعني وكو مصطلح وكو زاراوة لقرآن والسنة بو معناي هاتية كدواي بكار هاتية. بلام وكو معناي السنة كسنة بيغمبر عليه الصلاة والسلام أو الزور هاتيك لقرآن ولكم في رسول الله أسوة حسنة ما آتاكم الرسول فخذوه وما نهاكم عنه فانتهوا. ويان بيغمبر صلى الله عليه وسلم أو لفظي بكار هنا: عليكم بسنتي وسنة الخلفاء الراشدين من بعدي. دز بقرن بالسنة من يعني بطريقته الريبازي من وريبازي أوها ولانيك والراشد لسري الراس لباشي من خلفاء الراشدين. يان فرميتي: فمن رغب عن سنتي فليس مني، أو يبش للسنة من بك لمني. كوات السنة بمعناي أو الريباز وبيرويك بيغمبر عليه الصلاة والسلام لسري الرويشتيا أو واجبة مسلمانان شويني بكونو لو ريباز قشتيا بيغمبر عليه الصلاة والسلام لا ندن داوما لكرا. وجماعة جديسان خواهي قول سبحانه وتعالى هم لقرآنه وهم للسنة بيغمبر عليه الصلاة والسلام داواي ليكردين كدزبا كومالي مسلمانان وجماعتي مسلمانان وبقرين الشاذ نبي ولا تنازعوا فتفشلوا وتذهب ريحكم. ولا حديث شاتية فرميتي أوي عليكم بالجماعة، يعني من خرج عن الجماعة شبرا فقد خلع ربقة الإسلام في عنقه. أبي بقدر بستشي للجماعة مسلمانا دربسيتن أو وكبري أو إسلامي لك خوي كرديتوا خناو كي إسلام وتوقي إسلامي لخوي كرديتوا. يان فرويتي من شذ في النار أو الشاذ بلا جماعة مسلمانا أو شاذ ولا بو برو آكرتسوا. أحاديث كان زورن هاني مسلماني دذر لا جماعة مسلمانا بمينيتوا. كواتا ليرا وكو معنى أما معنى السنة من هي ومعنى جماعتش من هي. دعاء أو مصطلح كودروز بو لزمني خلفاء الراشدين أو مصطلح نبو. بلام لباش زمني خلفاء الراشدين لكوتاي عهد الصحابة كمجموعاك وكبري الشاذ بونو لا برتشي انقرتو برجير بون لكومالي قشتي مسلمانان درسون أو مصطلح برا دروز بو. يكم جماعة خوارج كدرسون أوانا خارج بون لكومالي قشتي مسلمانان لو كمسلمانان لسريبون بيشتروا لسر جماعة مسلمانان بوين رأي شاذ يعني هنا كخلشان بناحق كافر ذكرت خلشان لسر جناحي كافر ذكرت أو رأيه هيتس للصحابة كاني لقر نبو يعني أقر شي باشي الصحابة يشتا ما بون يك صحابش لقر رأيوان نبو هموي جيلي خوارتر بو لبرو أوانا الشاذن يعني لمجموعي قشتي الصحابان ما مستاي خويان درتسو باشان ما طلبة كاني صحابان كتابعين بنو صحابة كان ليان رازي بون كمشهور بون أوانا ديساني كخلكانك أبو ليان درسو. لو أنا مثلا كسانك بناوي الرافضة والشيعة كلا أوي قشتي مسلمانان أواني كلا سريبون لي درسون ويقوتيان ك أو حقي إمام علي كبو لباش بيغمر صلى الله عليه وسلم ببيت خليفاتي بنصة لدينا دين داينا إلا ذبي لآل بيت بيغمر صلى الله عليه وسلم لإمام علي لإمام حسين ولو أنا بيتن
ئەوەش دەرچوون کۆمەڵی سەحابان لەسەرەوەی نەبووینە و ئیمامی عەلی ڕەزای خوای لێبێ ئیمامی حەسەن و ئیمامی حوسێنیش بە خۆیان قەت ئیدعای ئەوەیان نەکردیە کە ئەوان وەکو نەس وەکو دین پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرمووی بیتی لە پاشەمە بەس ئەم گۆ بن کە ئەو شتەش ڕوویدا وەکو حەقی موسڵمانان پێیان وابوو کە ئیمامی حوسێن دەرچوو کە یەزید مسلمانان لەسەری نینەکەوە بەیعەتی بدەنێ ئەو بەیعەتەی کە درای تێ بەیعەتەکی بە زۆر بووە بەیعەتەکەی دروست نەبووە و ئەو مسلمانان داوایان لێ کردیە کە ببیتە خەلیفە لەبەر هەندێک خۆی بە حەقی ئەهلی خلافەت زانیە نەک لەبەرەوەی مافەکە وەکو دین نەسی لەسەردانرابی چونکە سەحابە لە پاش پێغەمبەر صلی الله علیه و سلم کە هەمووی کۆبوونەوە طبعا دوایە دێن بە درێژی باسی مەسەلەی شیعە و ئەوانەش دێتە ناوێ وەکو ئەصحاب پێغەمبەر صلی الله علیه و سلم بەڵام ئەوە باز دەکەی کە سەحابە زوو ئەنسار گوتیان با خەلیفەک لەمە بی خەلیفەک لەم گۆبی دوایی مهاجرین ئیمامی عومەر و ئیمامی ئەبوبەکر ڕەدیان داوە گوتیان نا ئەوە نابیتن یعنی هیچ قەومەک سەرکەوتو نابی بەوەی کە دوو ئەمیری هەبیتن دەبی هەر یەک ئەمیر بی پاشان فەرمویان ئەمیر دەبی لە قوڕەیشی بی لەبەرەوەی خەڵکەکە ئەو زمانی ئەو قەبیلانە هەمووی بە قوڕەیشی ڕازی بوون کە سەرکردەیان بی یعنی وچی برێ هەموو خۆیان هاوکوفی یەکدی دەدی تەنها تایبەتمەندی و گەورایەتیان لە قوڕەیشی دەدیت کاتە لە ناو قوڕەیشی خەڵکەکە پێ ڕازیە یعنی مهمەکە ئەوانەی ئەوان باسییان دەکرد هەموو باسی ڕەزامەندی خەڵکی بوو کە خەڵک لەسەر چێ ڕازیە و کۆ دەبیتەوە کەس باسی ئەوەی نەکرد برێتن وڵا ئەوە نەس و ئاەت و حەدیثی لەسەر پێغەمبەر صلی الله علیه و سلم وەسیەتی کردێ لەو من بیتن ئەوە لە زمانی ئیمامی ئەبوبەکر و ئیمامی عومەر و ئیمامی عوثمان و ئیمامی عەلی کەس ئەو قسانەی هەر نەکردی و کەسیش جێبیست نەبووە دوای ئەو شتە داهێنرا طبعا ئەوەش شاذ بوون لە ڕەئی سەحابە و لە ڕەئی تابعینی کەوە شوێنکەوتەی سەحابە بوون پاشان ڕەئی دیکەی وەکو بەسەلا برێ لە قەدەریە لە قەدەر قسەی شاز کرا کە سەحابە هیچیان لەگەر نەبوون تابعین هیچیان لەگەر نەبوون ئەو جا لە مەسەلانە لە مەسەلەی ئەسما و صیفات قسەی شاز کرا کە لەگەری نەبوون بەو نەوعەیە ئەو فیرقانە دروست بوو کاتە ئەوەی لەسەر ئەسڵەکە ماوە ئینسان کوو بزانێ حەقیقەتەکە و حەقەکە کووە حەقەکە ئاسانە لەبەرەوەی سەحابە دیارن تەڵەبەی سەحابانیش هەموو دیارن مەسەن دەرەی ئیمامی ابن عەباس تەڵەبەکانی دیارن ئەوە عیکریمێ و تاووسە حەفت تەڵەبە ئەوە گەورە تەڵەبەکانی خۆی دیارن کە عیلمەکەی دایتەوانە ئیمامی ابن عومەر تەڵەبەکانی دیارن مەسەن گەورەترین تەڵەبەی نافعە مثلا ابن مسعود تەڵەبەکانی دیارن ئەو جاوانە جیاوازیان لە بیر و بۆچوون و ئیجتیهاد هەبووە بەڵام جیاوازیان لە ئەسلی دین نەبووە جیاوازیەکە هەر لە ڕەئی سەحابان جیاوازی هەبووە ئەو جیاوازیە چوویتە ناو تەڵەبان وەکو تابعینە گەورەکان وەکو گوتمان تەڵەبەکان هەموو دیارن کە گەورەی تابعینن لەوان ڕا چوویتە تەعجیلی تابعی تابعین کە گەورەکانیان دیارن کە لە ئیمام ئەبوو حەنیفە و لە ئیمام مالیک و ئیمامی شافعی ئەو زە دوایە لە جیلی پاشەوان ئیمام ئەحمەد ئیمامی لەیث و سوفیانەین و ئەوانە هەموویان مەشهورن دیارن کە ئەوە تابعی تابعین و ئەو تەڵەبانەی سەحابان عیلمەکەیان دایتەوانە و لەوانە ڕازی بووینە دوایە ئەوانش عیلمەکەی خۆیان کەوە دا وەکو برێ ئەوانە مەذهب بەناویوانە ناسرا دایتیانە تەڵەبەکانی خۆیان تەڵەبەکانی ئیمامی شافعی دیارە تەڵەبەکانی ئیمامی مالیک دیارە ئیمامی ئەبوو حەنیفە دیارە ئیمامی ئەحمەد دیارە ئەوانی دیکە کەوە ئیمەی گەورە بووینەوچی ئەوزاعی و لەیث و سوفیان و ئەوانەش لە ڕێز ئیمام شافعی و ئیمام ئەحمەد وانەنە بەڵام تەڵەبەکانیان ئەوەندە زۆر نەبووینە کە مەذهبەکی بنووسنەوە و دوای خەڵکەک پەیڕەوی لێ بکە لۆیە عیلمەکەیان وەکو برێ بەو شێوەیە نەمایەوەکوانێتی کاتە حەقەکە دیارە بەو شێوەی هاتیە دوایە ئەو ئیمانە لە نووسین و ئەوە تەڵەبە لە دوو تەڵەبات تا ئەو سەردەمەی مایە دیارە کە ئومەتی ئیسلامی زۆرینەی لەسەر چ ڕێچکەچی مایتەوە ئەوەی بەگشتی ئەو ئیمانە لەسەری بووینە و پێیان دین بووە و پێیان وابووە نابی لی دەرچن ئەوە دینە ئەوەشی کە پێیان وابووە ئیجتیهاد بووە و جیاوازیان لێ هەبووە ئەو جیاوازیە ڕێی تێدەچیتن نابی کەسێک تەستی کاتەوە برێ ئیلا ئەمن لەو ڕەئیانەی کەوە سەحابە یان تابعین یان تابعی تابعین یان ئەئیمەکان پێیان وابووەکەوە جیاوازیان لێ دروست بووە نابی کەسێک یەک لەو ڕەئیانە بگریت و ئەوانی دی پێ بکاتە ئەهلی بیدعا یان پێ بکاتە خارجی ئەهلی سونە ئەوەش یەک لە هەڵەکانە کە خەڵکەکی زۆر تێی دەکەویتن مادام خلافەک لۆوان گونجاو بۆی ڕێت چوو بووە طبعا ئەو خلافە تا ئێستاش دەمینێ و قسەی لەسەر دەکرێت
دري أو رأي من حق قيدناك أو دري الرأي كيدي ضعيفة قيدناك أو لنا إطار أهل علم هرهبوه بلان ببيت سببك لو يبرئة لأهل السنن يعني برئة أهل بدعي أتو أهل أهوائي أو غلطة گەورەیە کە بەڕاستی پەرتەوازایی و دووبەرەچی لە ناو مسلمانان زۆر دروست کردیە کەواتە مصطلحی ئەهلی سنە و جەماعە بەو نەوعی هاتی ئەوانەی لەسەر ئەو ڕێچکەی سەحابە و تابعین و تابعی تابعین ماینەوە لەسەر ئوسولی وان بنەما و بنچینەکانی وان ماینەوە ئەو ئەهلی سنە و جەماعە ئەوی لە ئوسول و بنچینەی وان لایدایە ئەوە خارجی ئەهلی سنە و جەماعەیە وەکو ناو دوای ئەوها دەری کردیە مقابلی سنەش چییە بدعته كوا داهندراو لدين أجا بدعش خواي قورا وبيغمبر صلى الله عليه وسلم ذميان كرديا كل بدعة كل محدثة بدعة وكل بدعة ضلالة وكل ضلالة في النار من أحدث في أمرنا هذا ما ليس منه فهو رد داهنانو بدعو بيدا كردني يشتين نويل لدين دا رد كراوية خواي قورا قبوليناك بەڵام لەوەش تێگەیشتنی غەڵەت هەیە بیدعا بە دەرەجاتە دەرەجەی گەورەترینی بیدعا بیدعامان هەیە مکەفیرەیە زۆری یەکەمیان بیدعای مکەفیرە بیدعا هەیە کوفرە کابرا بیدعاچی بکاتن برێ وەڵا ئیمامەچی من یان فلانە شێخ فلانە وەلی علمی وچی علمی خوایە والعیاذ بالله قدرەتی وچی قدرەتی خوایە خەرچی وا بووە وای گوتی ڕاستە خوا خەڵقی کردیە بەس دوایە لەناو شیعان ئەو فکرەیە دەرێ ویلای تەکوینی مەذهبەچیان هەیە بڕوان بەوەی هەیە کە خوای گەورە ئیمامی عەلی و ئەئیمەکانی وانی دروست کردیە ئوموری کەونی دایتە دەستەوە وشی خدای گەورە والعیاذ بالله چی پێ بکرێ ئەوش ئەو هایشی دایتە دەستەوە طبعا ئەوە بیدعەیە بەڵام بیدعەکە کافرە ئەو کەسە لە دین دەردەچیت چونکە لە ئەسڵی دین بیدعەکەی کردیە لە شتێکی کەوە ڕێی تێناچی هیچ موسڵمانێک ئەو عەقیدە و بیر و باوەڕێی هەبیتن بیدعەمان هەیە بدعەکە ناچیتە سەرەوەی کەوا ئەسڵی دین هەر بۆشێنیتەوە بەڵام بدعەکە لە بنچینە و بنەمایەکانی بیر و باوەڕی ئیسلامی با کابرا تەویلەکیشی لۆ بکاتن ئەو نەوعە بدعەیە مەسەلەن لۆ نمونەکەوە بدعەی معتەزیلەی بدعەی خەواریج ئەوانە سەحابە پێیان کافر نەبووینە بەڵام بە ئەهلی سونە و جەماعەشیان داهێ ناینە ئەو نەوعە بدعانە ڕاستە لە ئومورەکی ئەسلیە بنچینەیە بەڵام بنچینەکە ئەوە نییە کە ئەسلی دین هەر بۆشێنیتەوە معلوم من الدینی بالضرورە نییە کەوا برێ ئەسلی دینی پێ هەر بۆشێتەوە وەکو ئەو نەوعە بدعانە کە لە ڕووی بنچینە و بنەمایەکان کراینە ئەوە پێ لە ئەهلی سونە و جەماعە دەردەچن مثلا خوارج لە ئەهلی سونە و جەماعە نینە قەدەریە لە ئەهلی سونە و جەماعە نینە معتەزیلە لە ئەهلی سونە و جەماعە نینە جەهمیە لە ئەهلی سونە و جەماعە نینە لەبەرەوەی بدعەکانیان بدعەچی وا بووە کە گەیشتی تا دەرەجەچی وا کە لە بنچینە و بنەمایەکانی زۆرینەی مسلمانان و سەحابە و تابعین و تابعی لەسەری بوونە لەو بنچینە و بنەمایانە دەرچووە لەو سنوورەی دەرچووە اختلافەکەی هەندێک نییە لەو سنوورەی جێب بیتەوە ئەوەی گەورەترە طبعا بەشەکی شیعەش دەکەونەوەوان ناوان ئەگەر لەو نەوعە مەذهبەی نەبیکەوە ئەو قەناعەتەی هەبیتن کەوە گوتمان پێ کافر دەبیتن بەشەکی زۆری شیعەش وەکو شیعە بەگشتی دەکەویتە ناو ئەو مەذهبەی کە لە ئەهلی سونە و جەماعە نینە بەڵام ئەگەر عەقیدە کوفریەکانیان نەبوو ئەوە ئەهلی بیدعانە و ئەهلی ئەهواءن و خارجی ئەهلی سونە و جەماعەن ئەوە جۆری دووەمی بیدعە جۆری دیکەمان هەیە کەوە بیدعەکە لە عەقیدە نییە بیدعە لە عیباداتە مەسەڵەن کابرا عیبادەتەکی نوێ دابینی لە بیر و باوەڕ نابەست عیبادەتەکی نوێ دابینی ئەو عیبادەتە مرفوزة وأويك بيغمبر صلى الله عليه وسلم فرميتي كل بدعة ضلالة قمراية وكل ضلالة في النار يعني بيغمبر عليه الصلاة والسلام وكبري هالشيء لو كسانا كرديك ولا عبادتك بدعة بيدا بك لا أصل عبادتك نوع عبادتك نوع دابي نبري أو عبادته وبناء إخوائي قولا بلا يكاتو بدعيدي كمان هي الأخواربي بدعتك أصل شيء هي لدين بلام شێوازەکەی بدعية يعني مثلا نوع بنوع ريو رسمة شيء تایبەت بەخۆی داینابێ ئەوەی خوای گەورە دای بەزان بیتن ئەو هادەری ئەو ها زیکر بکەن ئەوەندە خێرەشی تێدایە ڕاستە ئەسلی زیکرەکەی خێرە ئەسلەکەی هەیە بەڵام ئەتوو لە خۆڕابرێ ئەوەندە خێرەی هەیە خوای گەورە و پێغەمبەر صلی الله علیه و سلم نەیفەرموو بیتن ئەوە لەوەی کەوە ئەو خێرەی لۆ دادنەی
لێ دەبیتە بیدعە. ئەوە پێ دەڵێن بیدعەی ئیضافی، یعنی ئەسڵەکی هەیە بەڵام لە شێواز و جۆرەکەی داهێنراوی تێدایە. لەوەی دێتە خوارێ جاروەیە شتەکە بیدعە نییە، کەسانێک بە بیدعەی دەزانن. ئەوەش زۆرە، مەسەلەن لۆ نمونە شتەکە اختلافی لەسەرە. سەڵات و تەسبیح کە ڕەمەزانان دەکرێت، کەسانێک ئەو حەدیثەیەی بە صحیح دادەنێن یان بە حەسەنی دادەنێن ئیشی پێ دەکەن، کەسانەشیش بە حەسەنی دانانێن بە ضەعیفی دانانێن ئیشی پێ ناکەن. ئەوە غەڵەتە ئەگەر کەسەکی کەوا ئیشی پێ ناکا پێی وایە ضەعیفە بێ ئەو سەڵات و تەسبیحە بیدعەیە. لۆ لەبەرەوەی ئەوە بەو سەنەدەی کە پێی هاتیە سەنەدەکە هۆرد و ئیحتیمالی هەیە لەلایەن محەدیثین، احتیمالی ئەوەی هەیە لەلایەن هەندەکان دەگاتە ئەو دەرەجەی کە حەسەن بی و ئیشی پێ بکرێ، لەکن هەندەکان ناگاتە ئەو دەرەجەی. ئەوە ئیجتیهادی زانایانە، کاتە ئەوی ئیشی پێدەکا لەبەر هەندێک ئیشی پێدەکا پێی وایە فەرموودەی پێغەمبەری صلی الله علیه و سلم، نەک لەبەر هەندێک لە خۆڕا برێ وڵاگەر فەرموودەشی لەسەر نەبا ئەو ئەمن دامهینایە ئەو نوع عیبادەتەی دەکەم لەبەر فەرموودەکەی لەکن حەسەنە لەبەر هەندێک ئیش پێ دەکە. لۆیە غەڵەتە ئەوی فەرموودەکەی لەکن ضەعیفە برێ ئەوە بیدعەیە. یان ئەوەی کە ئیش بە قونوتی دەکاتن لەبەرەوەی لە سەحابەی پێغەمبەری صلی الله علیه و سلم ڕیوایەت کرایە کە ئاخری ئەمر بەلایوی پێغەمبەر صلی الله علیه و سلم کاتێک کە ئەو کێشەی حەفتا سەحابە شەهید کرا قونوتی دەخین ماوەی مانگەکی هەر 5 فەرزە، هەندێک سەحابە دەفەرمون وازی لە قونوتی هینا بەس لە سبەینان هێشتیوە، کاتە ئەوان پێیان وایە لەسەر ئەو ڕەئیوان کە پێغەمبەر صلی الله علیه و سلم ئاخری ئەمری لە کۆتایی تەمەنی لە نوێژی سبەینان قونوتی دەخین لەبەر هەندێک لەلایەن سونەتە. ئەوانی دی پێیان وایە نە ئەو نوێژی سبەینان خوێندنەش هەر تایبەت بووە بە ئەو قەزیەی کە حەفتا سەحابە شەهید کرایە، نەک بە گشتی بیتن ببیتە سونەت. هەردووچیش ڕەئی سەحابان بووە، اختلافیان تێدا ڕوودایە. ئەوی پێی وایە نییە غەڵەتە کە برێ بیدعەیە، چونکە بیدعە دەبی شتێک بیتن داهێنرا و بیتن لە دین. ئەو جاوە وەکو پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرموویەتی من أحدث في أمرنا هذا ما ليس منه فهو رد. ئەو داهێنانە هەموو ئومەتی ئیسلام متفقە دەبی لە ئەمری دینی بی، ئەمری دنیای لێ دەستە دەرێ کە دەفەرمی كل محدثة بدعة، هەموو محدثەك ڕاستە ئەوە كل لەفظی عمومە، ینی گشتیە هەمووی دەگریتەوە، بەس لەفظی عمومیش تایبەتمەندی هەیە لێ دەستە دەرێ. تایبەتمەندیەک لەوانە هەموو ئومەتی ئیسلام متفقە لەسەرەوەی ئوموری دنیای لێ دەستە دەرێ. لە ئومور و دنیایەت و تا ئیبداع بکەی و داهێنانی بکەی شتەکی باشە مادام شتەکە مەسلحەت و منفعەتی ئینسانی تێدا بیت. واروەها فەرموویتیان هەر لە حەدیثەکەی دەفەرمی فی ئەمرینا هذا، لەو ئەمرەیمە ما لەیسە منه، ئەگەر لە دینەکەی لە دین نەبوو دەفەرمون شت هەیە قورئان یا سنەتی پێغەمبەری صلی الله علیه و سلم بە گشتی داوای کردیەکەوە ئەو ئیشە بکرێتن، مەسەن بەخشین لە پێناوی خوای گەورە. ئەو زاگەر کەسانێک جۆرە مەشروعەتیان دانا لەوە ئەوی بەخشین بکەن لە پێناوی خوای گەورە، ڕاستە بەخشین دینیشە، بەڵام مادام بە گشتی داوا کرایە ئەو مەشروعە مادام لە کۆتایی بەخشینی لێ دەبیتەوە ئەوەش دەبیتە نابیتە بیدعە، ئەوە بەڵکو دەبیتە سونەی حەسەنە. هەندێک عولەما ناویان لەوەی نایە بیدعەی حەسەنە، ئەوە شتەکە لەفظیە، یان مەسەلا تعظیمی قورئانێ و ڕێز لێگرتنی شتێکی چاکە شەرع داوای کردیە. ئەو جا مەسەلا لە سەحابەی ڕیوایەت کرا پێغەمبەر صلی الله علیه و سلم بەخۆی لێ ڕیوایەت نەکرا کردبیتی، بە سەحابە هەبووە کە قورئانی ماچ کردیە و لەسەر سینجی خۆی دانا. ئەوە لەبەرەوەی تعظیمی قورئانێ شتەکە ئەسلی لە دین هەیە، ئەوە نابیتە بیدعە، بەڵکو دەبیتە سنەتەکی حەسەنە، یان لەسەر ڕەئی ئەوانەی کە ناوەکەیان ئەو هالێنایە بیدعەتەکی مەحموود، وەکو یان نوێژی تەڕاویح و ئەوانە کە باسی دەکرێتن. کەواتە ئەلێرە ئەو لێکردنەوە ئەو تەفسیلە وردە هەیە لەو مەسەلەی کەوا بەڕاستی زۆر کەس هەیە کە بێ ئاگایی وەکو برێت تەڕ و شک گەورە و گسکەی هەمووی یەک ناوی لێدەنێت و بە یەک چاوی سەیری دەکاتن، کەوەش لە تەفسیل نەدان و ورد نەبوونەوەیە لە بەڵگەکانی قورئان و سنەت کە لەو بارەی هاتیە. ونتبع السنة والجماعة ونجتنب الشذوذ والخلاف. ئەو جا بەڕاستی قاعدە ئینسان لە خۆی دابنێ لە مەسەلەی بیدعی لە عیبادات ئەسڵ ئەوەیە کەوا تەوقیفیە، یعنی ئینسان دەبی ڕاوەستی کو پێغەمبەر صلی الله علیه و سلم کردیتی ئەو ها بیکا، شتی نوێ دانەهینی لە عیبادات داهێنان نییە.
لمعاملات أصل لي داهنانا إلا لو شتانيكوا للشريعة فرموتي إلا ذبي أو هابي يعني لمعاملات لسياسات شرعي لو شتانا مسلمانان دەستیان کراوێت چونکە ئەوە تەغەیور و گۆڕانکاری زۆر تێدایە بەڵام لە عیبادەت نا پێغەمبەر صلی الله علیه و سلم کوی حەج کردی هەر دەبی ئەوها بکرێ بەڵام جیهاد و شەڕ و ئاشتی و هودنە و بەڕێوەبردننی دەوڵەت ئەسڵ ئەوەیە کەەوە دەستی ئینسانی کرایتەوە ئیلا لە هەندێک ئوسولی گشتی نەبی کە مەسەلەن ئەو ئوسولانە لە قورئان و سنەتی بڕایتەوە نابی لەو ئەسڵانە دەربچیتن ئینسان ونجتنب الشذوذ وخومان دەپارێزین لە شاذایەتی لەوەی کەوا کەسێک ڕەئیەکی بینی کەوا پێچەوانەی ڕەئی کۆمەڵی موسڵمانان بووەکەوە لەسەری بووینە والخلافە خلاف و بربەرەکانێکردن چونکە بەڕاستی خلاف دەردەچی زۆر گەورەیە ئەسلی نەمانی هێز و قووەتە ولا تنازعوا فتفشلوا وتذهب ريحكم منازعی مەکەن لەبەرەوەی تووشی دۆڕان دەبن وە قووەتیشتان نامینێ ڕیح لێرە یعنی قووەت وە لە پاش چ دەفەرمێ واصبروا و ئارام بگرن چونکە نەهێشتنی خلاف ئارامگری دەوێتن مسلمان دائیمەن وایە موچینە لە بواری ئیداری لە بواری هەندێک فروعی دین لە بواری بیر و بۆچوون ڕەئیدی دەبیت ئیمامی عومەر و ئیمامی ئەوبەکر بە وجودی پێغەمبەری صلی الله علیه و سلم لەسەر ئەوەی چێ بکەنە ئەمیری سریەکی اختلافیان لێ دروست بوو هەتا دەنگەدەنگ ئەو ئاەتی کەوا دابەزی یا ئەیها الذین آمنوا لا تقدموا بین یدی الله ورسوله لەسەر هەندێ دابەزی مەبەستەکە لە چییە لەو مەسەلانە اختلاف دروست دەبی بەڵام ئەوە گرنگە ئەمە وەکو برێ بتوانین ئیدارەی ئەو خلافەی بکەین نەهێڵین ببیتە کەلێن ئەوجا هەندێک عولەما دەفەرمون اختلاف قەیدی ناکە لە بیر و بۆچوون بەڵام نەبیتە خلاف ئەوەیە کەوا لە دڵبی یعنی ئەمە لە دڵ ڕقمان لێکدی بیتەوە لە دڵ لێکدی دوور بکەوینەوە لە عمل و چاکەکردن ئەمن برێن بەڕێی خۆمدا و توش برێ بەڕێی خۆدا ئەو ئومەتە بە هەندێ تووشی زەعیفی و پەرتەوازەیی دەبی ئەو پەرتەوازەیە زۆر خراپترە لەوەی کە ئەتوو لەسەر ڕەئیەکی لاواز بای قەیدی ناکە ئەو ڕەئیە با هەر هەبیتن ئەوە باشتر ئەو ڕەئیەت قبول کردبانەك پەرتەوازەیی ئینسان دروستکە ونجتنب الشذوذ والخلاف والفرقة ونحب أهل العدل والأمانة وهرسي أهل عدالة بيتن لا لوانك أمري مسلمانان ينبدستا وأهل أمانة بيتن لوانك أمري مسلمانان ولي أمري مسلمانان بوين أو أمانتيان باراستيا خوش مان دوين ونبغض أهل الجور والخيانة هركسي أهل ظلم وخيانة بيتن رقما اللي دبيتوا بقدر أو كأهل ظلم وخيانة بيتن يعني أو إشارة بوي كوا أجر سر كردكان خيانة يان كرد يان ظلم يان كرد دبي إنسان أو ظلم بمغزيني رقي لي بيتوا ناكري لبروي بري ولي أمره وها بشاني خلشي بداك أو موافقي أو ظلم أو غدر خيانته ونقول الله أعلم بما اشتبه علينا علمه ولا بارشتشيش كوا اشتباهي تدايا مشتبهة درين خواي قورة بخوي زاناترا يعني زور روناتين لباري أو آياتاني متشابهن وكباس أسماء وصفات أو شتاني كوا علمكي لما شعر درايتو خواي قورة بخوي دزاني أصلي علم معناه كتيا ونرى المسح على الخفين في السفر والحضر كما جاء في الأثر ووايد بينين وحق راستيا كوا مسح لسر خف ذكره طبعا خف وشي غوريا يبوا وقت خوي لبيستشي نرم غوريا اندروس كردي عادة او هبوا دواء قماش زياتر بيابوا غوريا قماشي اگرنا زياتر خوف ولا بيستولا او حيواني دروستيان كرديا طبعا اول شيء فقهيه مناسي نسروي زورينا علماء لسروينا كوا لسر خفي دتواني انسان يعني وكو اجماعي اهل السنه والجماعه لسروي كذا تواني لسر خفي مسحي بكاتن كاتي خفي لبيبو بمرزكاني خوي شو روجك اگر لا شاري خوي بو مقيم بو سي شو سو روجانيش اقل السفر دابوي بلام شيعه مخالفي أهل السنة كرديا أجر سي بخويا مسحي لسر بيدكن بس درين مسح لسر خفي نابتا أجر سي للصحابي ولا إمام علي رضي الله عنه بيتن
الروايات كراية بسندي صحيح كوا همويان متفق بوينة كمسح لسر خفي دبيتن أوزو لمسألة أو غوريا استادبيان نازورين علماء مذاهب درين أو غوريا شروطي خفي تيدانية دبي إلا بتواني هندا أستور بي لسر بروي أو مرزا كبتواني أو مسحي بكي أو وشي خفية هندا تشيش فتوان بويدا كمينة تشيش كا أو غورياش دبيتن بەڵام ئەوە مەسەلەی فقهە پەیوەندی بە عەقیدەی وەنیە ئەدی لۆ هاتی تێرە ئەدا فەرموون لەبەرەوەی وچی زەمانەکی نیشانەك بۆ لۆ ئەهلی سونە و جەماعە ئەوی مەسحی لەسەر خوفی پێ جائز بایە ئەوە ئەهلی سونە و جەماعە بوو ئەوی پێی جائز نەبایە ئەوە دیارە لە ئەهلی سونە و جەماعە بەدەر بوو ئەگەر ناوە بەخۆی شتێکی فقهە هەر وەکو لە حەدیثەکانی پێغەمبەری هاتیە صلی الله عليه وسلم والحج والجهاد ماضيان مع أولي الأمر حج و جهادش کە دوو عیبادەتی گەورەنە و دوو عیبادەتە زیاتر پێویستی بە ئەمیر هەیە ئەمەوەی حەجیش هەم پێویستی بە ئەمیرەکی هەیە کە ئەو قافلە و ئەو خەڵکەی بەڕێ بکات و جیهادیش هەر بەو شێوەی پێویستی بە ئەمیر هەیە بەبێ ئەمیر جیهاد ناکرێتن هەر کەسی لەلایەکی ڕە دەفەرمی ئەوەش هەر دەمینێن لەگەر وەلی ئەمری موسڵمانان مادام وەلی ئەمر موسڵمان بوو ئەگەر لەلایەکی خراپە و تاوانیشی هەبوو یان لەلایەنەکی زوڵمیشی هەبوو بەڵام کە چوە جیهادێ مادەم جیهادەکەی حەقا کە چوە حەجێ مادەم حەجەکەی حەقا نابی کابرا برێتن وڵایە من جیهاد و حەجیشی لەگەر ناکەم لەبەرەوەی لە فلانە مەسەلەی ئەوە زوڵمی کرد لیان لە فلانە مەسەلەی ئەوە خراپەچی ئەنجامدا چونکە لە پاشی خولەفای ڕاشیدین ئەو خەلیفانەی هاتن کەم تا زۆر سەحابە و تابعین و تابعی تابعین و عولەما ئینکاری ئەوەیان کردیەکەوە زوڵمیان کردیە یان هەندە شتیان مخالفەی شریعەت بووە و نەسیحەتیشیان کردینە بە نهێنی و بە ئاشکرا نەسیحەتیان کردینە بەڵام لەگەر هەندێش وەختی جیهاددا هاتبی لەگەر غەیرە موسڵمانان پێویست بوو بی دەوڵەتی ئیسلامی و سنوورەکانی موسڵمانان بپارێزن لەگەریان چوینە لۆ جیهادێ وەختی حەجی لەگەریان چوینە لۆ حەجێ نوێژیان لە دووکردینە لە خودبەکانیان دانیشتینە ئەگەرچی ئینکاری ئەو شتەشیان کردیەکەوە مخالفی شەرع بوو بیتن بەڕیهم وەفاجرهم ئەو جا وەلی ئەمرانە ئینسانی چاک بن و باش بن یان فاجر بوون بەڵام نەگاتە دەرەجەی کوفری ئەگە گەیشتە دەرەجەی کوفری ئەوە حەج و جیهاد لەگەرەوانە هەر ناکرێتن إلى قيام الساعة حتى ڕۆژی قیامەت حەج و جیهادیش هەر دەمینێ لەبەرەوەی پێغەمبەر صلی الله علیه وسلم لە حەدیث فەرموویتی جیهاد و حتى هیجرەتیش هەتا ڕۆژی قیامەت دەمینێ مادەم مەرجەکانی خۆی بێتە دی هەر دەمینێ لا يزال طائفة من أمتي ظاهرين على الحق لا يضرهم من خاذلهم ولا من خالفهم حتى بەردەوام کۆمەڵک دەبن کەوا لە پێناوی خوای گەورە دەجەنگن کاتە ئەو جەنگانە هەر دەمینێ مادام ئەمیرەچیان هەبی و لە وڵاتەچی و لە شوێنەچی بن و دیفاع لە مسلمانان دیفاع لە دینی ئیسلام بکەن ئەوە جیهادە نەک کەسێک برێتن مادام وەلی ئەمری گشتی مسلمانان نەمایە ئەوە جیهاد تازە نامینێتن بە هیچ نەوعکی مادام ئەوان ئەمیرەچیان هەیە و لە پێناوی دینی خوای گەورە و مسلمانان دەجەنگن ئەوە جیهادە إلى قيام الساعة لا يبطلهما شيء هیچ شتێک حەج و جیهادی ڕاناگری کەسێک برێ وڵا ئەگەر وەلی ئەمر نەبووە حەج ڕادەوەستی یان جیهاد بە یەک جاری ڕادەوەستی ولا ينقضهما و هەڵیش ناوەشێتەوە ونؤمن بالكرام الكاتبين وباورمان هەیە بەو مەلائیکەتە بەڕێزانەی کەوا کار و کردەوەکان دەنووسن یەکیان لای ڕاست یەکیان لای چەپ ونیا ما يلفظ من قول إلا لديه رقيب عتيد هەر قسەچی بکەن ئیلا دوو مەلایکەتەکی کەوا چاودێرن و ئامادەنە هەمیشە ئەو مەلایکەتانە لەلایەن دەبی ئەو جاهندێک وا دەزانن کە ڕقیب و عەتید ناوی مەلایکەتەکانە نە ڕقیب و عەتید صیفەتی مەلایکەتەکانە ڕقیبن چاودێرن هەموو دەمێ عەتیدیش یعنی حازر و ئامادەنە لەوێن دەرێ ئەجا خوای گەورە دەفەرمی كراما كاتبين يعلمون ما تفعلون إن عليكم لحافظين كراما كاتبين يعلمون ما تفعلون ئەمگۆ مەلایکەتێکتان لەسەرەکەوە پارێزەری ئەو کار و کردەوانەتانن بەڕێزیشن وە شتەکانیش دەنووسن هەر شتەکیش بکەن لەیان بزر ناوێت چونکە ئینسان ئەگەر ئیشەکی لەبەر کەسەکی نەکە لەبەر دوو شتی ناکە یان شەرمی لێ دەکا وچینە نەفەرێک لە گەرمە شەرمی لێ دەکەم ئەگەر ئیشەکەی بشکەم هیچم لە بەرامبەر ناکە بەڵام شەرمی لێ دەکەم لە کنەوی بکەم جاری واشەیە نەفەر هەیە شەرمی لێ ناکەم
بەڵام ئەگەر ئیشەکەی بکەم ئەوە مەسەر مۆزەفەچی لە من گەورەترە مدیری منە دەتانی راپۆرتەکەم لەسەر بنووسی معاشم لێ ببڕی لەبەرەوەی کەوا سزا دەدرێم ئەگەر ئەو ئیشە خراپەیە بکەم هیچ شەرمیشی لێ ناکەم بەڵام لەبەر سزادانەکەی خۆم دەپارێزم لێرە ئەو مەلایکەتان خوای گەورە دەفەرمی هەردوو صیفەتیان هەیە هەم لۆ ڕێزی شایست ئەوەندە بەڕێزن شایستەی ئەوەیە کە ئینسان شەرمیان لێ بکە هەمیش هەموو شتێکی دەنووسن شایستەی ئەوەیە کە ئینسان بترسێتن لەوەی کەوا ئەو خوای گەورە سزای دەداتن ونؤمن بملك الموت الموكل بقبض أرواح العالمين وبرواشمان هي بو ملائكتيك خواي قورا أمري مردني بيس بارديك هر كسك بمري أو ملائكتا خواي قورا دايناك الروحي بتشيشي طبعا أو قوري أو ملائكتانية أقرنا مرزنية كالروح تشيشان بري بس يك ملائكته قورا كيان ملك الموتى أواني دي ملائكتي دي كي هيك الجير أمري وي روح دا تشيشنو أو إشي أنزام ددن كوا خواي قورا أو إشي خستينا دستوان كوا بقبض أرواح العالمين روحي خلشي بتشيشن بلام تماشى وكان أول ليرة قبض الروحي هنا يعني درتشيشان الروح أما موت لقرآنه كل نفس ذائقة الموت مردن بال درايت لاي نفسي يعني نفس دمريتن أما الروح درده هندره يعني اللي درهنان الروح لجستي نفس نامينه بلام روحك هردميني أو روح لناو جستي بوا بيدا قوتري نفس كهات دري لناو جستي أو وكو خوي بيدا قوتريتو الروح كو بيشتر بيش أو بيتا ناو جستي الروح بوا باشيش دبيتو الروح أو ناوي ليدندريتو يعني لا آيات وحديث كما تماشى دكين أو هبو دقتي أو ناوي ليندريا وبعذاب القبر لمن كان له أهله وإيمان شمان هي بعذاب قبر لو أو كسيكوا شايستي أو عذابي بيخواي قورا لسري دابنك عذابي بداتن لبلوي كوا لحديثي صحيح بيغمبري صلى الله عليه وسلم وارد بو هتا درجه متواتري لروي معناه وهاتيه كوا عذاب قبر هي او قبر شيان ميرجك لميرجي بهشتيان دولك لدولي جهنم وبيغمبر صلى الله عليه وسلم لباشي همون ويجكاني لتحيات كان داواي كرديكا خواي قوربي بارزي لعذاب قبر كواتا ولا قرانش اماجي بكرا يكلوانا دفرمي ادخلوا آل فرعون أشد العذاب النار يعرضون عليها غدوا وعشية أو آقرة دفرمي عرض ذكرين السر آقري ببيانيان وبأيواران ويوم تقوم الساعة أو أدخل آل فرعون أشد العذاب كاتك روج قيامة يجدي آل فرعون بأيشترين سزادة دين كوات أدي أو يعرضون عليها تبو أو لنا قبريبو أو سزانيان ددري سزایەکەش ئەگەرچی مەسەلەن ڕۆژی قیامەت ڕۆژی یەکلاکردنەوەیە بەڵام سزایەکەش وەکو برێ کەسێک لەو مەحکەمەشی چاوەڕێ بکرێتن کە تاوانباربی و پیاو کوژبی طبعا لە شوێنەکی ناخۆش و چاوەڕێشتی ناخۆش دەکا و بەدڵەکی ناخۆش چاوەڕێ دەکا کەسێکیش کەوا چاوەڕێ ئەوەی بکاتن خەڵکەکی لە مردنی ڕزگار کردبی و ئیشی چاچی کردبی هەدیەی بدەنێ طبعا لە جێیەکی باش و بەدڵەکی خۆش چاوەڕێ دەکاتن ئەوە بەس گەرچی ئەو عالەمی بەرزەخە منافی نییە لەگەرەوەی برێ وڵایەوە قۆ قیامەت هێشتا دانەهاتێ و حیساب و حەشر نەکرایە کو دەبیتن ئەو عەزابە ئەو عەزابە من بەستی ئەو لەو چاوەڕێی بەرزەخی لە ناخۆشی داوە بەوەی کەوا دەزانی بەخۆی ئەهلی ئاگرە بەڵێ پیشان دەدرێن یعنی سزاش دەدرێن دەوری عەزابی وا دەبینن ناخۆشی دەبین مادەم ناخۆشی دەبینن ئەوە عەزابە وبعذاب القبر لمن كان له أهلا وسؤال منكر ونكير وسؤال يودو ملائكتك كسك دمري من ربك وما دينك وما نبيك كبسيار دكن لو كسي في قبره لقبر عن ربه ودينه ونبيه على ما جاءت به الأخبار هل وكو حديث الصحيح لبيغنبري صلى الله عليه وسلم لهاتيا وعن الصحابة رضوان الله عليهم وهل وكل الصحابش وارد بوا لهم صحابان ببيع وكسك إنكاري كذبي لنا وصحابان كعذاب قبر هي ومنكر نكير هي والقبر روضة من رياض الجنة قبر شيان دبيتا باخك لباخكاني بهشتي أو حفرة من حفر النيران يان دولك لدولكاني جهنم خواي قورب ما بارسي ونؤمن بالبعث وجزاء الأعمال يوم القيامة وإيمان شمان هي بزندو بونوا
واروها پاداشت و سزا لە بەرامبەر ئەو کردوانەی کە ئەنجامی دەدەین لە ڕۆژی قیامەتێ وعرض بەوەی کە هەموو ڕادەگیرێن بەرامبەر خوای گەورە سبحانه وتعالى عرض دەکرێن يوم تعرضون لا تخفى منكم خافية أو كاتي عرض خوای گەورە دەکرێن سبحانه وتعالى ڕادەگیرێن وحسابمان لەگەر دەکرێت فأما من أوتي كتابه بيمينه فسوف يحاسب حسابا يسيرا أبي ديكا بعكس وقراءة الكتاب وكتاب ددريته وكتابك بخوي دخيني توا ها مقرأ كتابي أو هم لقرآن ثابت وأروها سزاو باداشت والصراط وإن منكم إلا واردها هر يكلمجو إلا دبي بتسي تناو جهنم يعني ليرا تفسير كراية بوي كوا بسر جهنم دبي دابروا كان على ربك حتما مقضية أو أمر شبراوي خواي قولي ثم ننجي الذين اتقوا أبي أهل تقوى كبسر جهنم دا دروا خواي قولي نجاتي دا ونظر الظالمين فيها جثية استمكار كان يجديرين بوي كوا وكبري قلاب رايدة تشيشيتن لسر بردكيو أو بناو ناو آقري دسيتن همو أوانش حديثي زوري لسركوا بزور دقنا درجي متواتر ولا قرآنش هاتينا والجنة والنار مخلوقتان لا تفنيان أبدا ولا تبيدان وبهشت جهنمش خواي قورة خلق كردينة وأزلفت الجنة للمتقين غير بعيد ونيا بهشت آمادك ريادة فرمي واروها لا پیغمبر عليه الصلاة والسلام لإسراء معراج كباز ذكا بهشت جهنمي بينيا وسزاي هندك كسي ديتيا هندك كسي لبهشت ديتيا كواتا خلق كراينة ولا تفنياني لناويش ناتن بري ما وقبيتن بهش نمينه دوايا جهنم نمينه وشي الرأي شي شاز أو قصي كرديا لبري خواي قرد في الخالدين فيها أبدا بردوام لو بهش تيدمينين ولا تبيداني ولناو ناتسن وبهيلاك ناتسن أوي ألي رام بيست باسي بكن بروابون بروج قيامت يك لبابة سرت يكان كقرآن وردكاري دايته وتفصيلي دايته بەڵگەکانی ڕۆن کردیتەوە کە زۆر گرینگە ئەو بەڵگانە ئینسان شارەزای بیتن لە بەڵگەی دەسەڵاتی خوای گەورە لە سوورەتی نەبأ عما يتساءلون عن النبأ العظيم الذي هم فيه مختلفون كلا سيعلمون ألم نجعل الأرض مهادا والجبال أوتادا وخلقناكم أزواجا ئەوانە پرسیار دەکەن لەبارەی ڕۆژی قیامەت و گومانیان لێ هەیە خوای گەورە بەچ جوابیان دەداتەوە فەرمووی تەماشای ئاسمان بکەن تەماشای زەوی بکەن تەماشای ئەو دروستکراوانە بکەن ئەوانە یەکەم بەڵگە کە قورئان زۆر دەینیتۆ لە ڕۆژی قیامەت بەڵگەی دروستکراوانە کە ئەو دروستکراوانە بێمەبەست بە بێهودە دروست نەکرایە دەبی ڕۆژەک هەبیکەوە حەق و حیسابك لەگەر ئەو خەرکەی بکرێتن و مەبەستەکە بیتن چونکە برێ ڕۆژی قیامەت نیە دەرێ ئەو دروستکراوانە بێمەبەستن بەڵگەی دووەم بەڵگەی نووستن دەینیتەوە ئەمگۆ کودەنون ئەوها زیندی دەبنەوە ئەوە وەکوو بەڵگەچی گچکەیە کودەنون ئەوها دەمرن وەکوو هەڵدەستنەوە ئەوها زیندی دەبنەوە بەڵگەی دیکە بەڵگەی بەهار و زیندووبوونەوەی ئەو هەموو گژ و جیای لەبەر چاوی مەکەوەش هەموو مەخلوقاتی زۆر ورد و ئالۆز و دەقیقن هەموو دەمرن خوای گەورە دوایە لەسەر تۆیەکی ئەو هەموو مەخلوقاتە بە ملیۆنان زۆری درەخت و گوڵ و جیا زیندی دەکاتەوە هەموو ساڵی قیامەتەچی بە چاوی خۆمان دەبینین بەڵگەی عەدالەت کە قورئان دیسانەوەش ئاماژەی پێ دەداتن کەوا ناگونجێ خوای گەورە ئەو خەڵکەی ئەوها بەبێ ئەوەی یەکلایی کاتەوە چێ حەقە چێ باتیلە چێ مەزلومە چێ زاڵمە ئاخر ئەو دنیاە ئەوە خەرکە دەڕواتن زۆربەی حەقەکان لەسەر یەکدی یەکلایی نابنەوە کەمەچی کەم کابرا حەقی خۆی دەگری چەند کەس هەیە بە ملیۆن کەسی کوشتیە سەرکردەی زاڵمی وا هەیە وچی لینین و ئەوانە بە ملیۆنیان کوشتێ ئەو جە مردیشە بە مردنی خۆی کەس نەکوشتیتەوە کەس محکەمەی نەکردیە هەتا ئێستاش گولیان لەسەر قەبریدانە هەر ساران دەسن گولی لەسەر قەبریدادن معقولە ئەو کەسە ڕێی تێدەچیتن خالقی ئەو کەون و کائیناتی ئەوەی ئەو هالێ بگەڕێتن ئەمە تەماشای فلیمە چی دەکەین هەموو فلیمەکەوە کابرایەک سیناریۆیەکی نووسێ بەشەر نووسیتیونیە فلیمەکە لە ئەوەلی زولم و ناخۆشیێکی تێدا کەسانێک مەزلومن کەسانێک زاڵمن فکرەی هەموو فلیمەچی هەیە لە ئاخیری چ دەبیتن ئاخیر حەڵقەکان ئەوانەی ستەمیان لێکرایە حەقی خۆیان وەربگرنەوە ئەوانەی ستەمیشیان کردیە سزای خۆیان وەردەگرن ئەگەر وە نەبیتن ئەگە فلیمەک ئەو ئاخیرەی تێدا نەبیتن
کابرا ئەو سیناریۆیستەی ئەوەی کە نووسیتی بە نەزان بە لێ نەزان بە بێمەعنا فلیمەکەی بە بێمەعنا وەسف دەکات لەو فلیمە چ معنای نەبوو لە بەروی ئاخیری حەقەکان نەگەیشتنەوە جێی خۆ ولله المثل الأعلى تشبيه نبيتن أوي أو كون كائناتي دروس كرديا وبري ويدبا وكبري أجر تشبيه نبي بري أو سيناريو أو كون كائنات أو رداوي نسيا ليدا وشيتوا أو فيلم ليرا كوتاي بهر أو عند حلقة بيتن أو خركة بجيو أو ظلمي بكاو أو بخوشي بجيو أو بناخوشي بجيو أو بري كفر راستا أو بري إسلام راستا هل يشريه شي بريتن بي أوي لكوتاي دا أو يكلاي بكاتوا محالة وكو يكلا مفكري دريكو بون تێنیەتی نیشانەی بوونی ئاوە ئینسان لۆ تێنی دەبی دیارە ئاو هەیە ئەگەر نا تێنیەتی وجودی نەدەبوو برسیەتیش نیشانەی بوونی خواردنە هەموو کەسێک لە دنیاە لە دوو عەدالەت نیشانەی ئەوەیە ڕۆژێک هەیە کە ڕۆژی عەدالەتە کافر بی موسڵمان بی هەموو کەسێکەوە ئەوەندە غەدرەی لێکرابی حەزی لێیە ئەو عەدالەتە بێتە جێ هەمووش لە دوو ئەو عەدالەتەینە لە دنیاش نایە لۆی خوای گەورە لە قورئانێ لە زۆر ئایەتان ئاماژە بۆی دەکات فالله يحكم بينهم يوم القيامة ثم إلي مرجعهم دقرين ولا خواي قورا أزف فأنبئهم بما كانوا يعملون هنجا خبريان دمي أو كارو كردوا إذا كان شيء حق بو شيء باطل بو شيء استملك راو شيء استمكار بو لوي براستي جرينجيدان بو آياتان تفسير كردنيان كلا قرآن باشا شي زوري باس كرديا لا بلغكاني روج قيامة زور جرينجا يما زور لسري راب وستين أو هر بكرتي لسر جرينج تيرين كان يما باس ما كرت وإن الله تعالى خلق الجنة والنار قبل الخلق بهشت جهنمي شي خواي قورا دروس كرديا بيشي أو خلقي دروس بكاتن يعني وكو زوي خلق بكا وخلق لهما أهلا وخلق كشكا دروستي كرديا دياري كرديا للاوي معلوم وكشي أهل بهشت وشي أهل جهنم فمن شاء منهم إلى الجنة أدخلهم إلى الجنة فضلا أو بيوي بلو بهشتي ديان باتن بفضل نعمتي خوي بهشت مقابل كردوا كانت نية بلكو أو كردوانا هر إيهندي شايستي أو بخواي قورة أو رحمة قورة لقربكاك بهشتا ومن شاء منهم إلى النار عدلا أو خواي قورة شو يستيل السربي ديبات جهنمي بعدالتي خويتو هيت ظلمي لناكري بمشيئتي ومشيئتي أبي حكيمة بحكمته وكل يعمل لما قد فرغ له هر كسا كعمل دكا أو لباس قدر بيشتر باسمان كرت أو كوا خواي قورا لقدري خوي دايناه أود زيبت زيد بيتن وصائر إلى ما خلق له وبرو أويد سيتن كوا لبر خلق كرايا والخير والشر مقدران على العباد خير والشرش تقدير كرايا وأندا زيدان درايا لسر بندكاني خواي قورا تقديري دكا نكسا ديكا وكو كسانا كذا يانغو خواي خير وخواي شر هي والعياذ بالله خالق هر الله سبحانه وتعالى خالقي خير بيان شر بي أصلي خلقك لا الله سبحانه وتعالى خلقي كرديا صلى الله على نبينا محمد وعلى آله وصحبه وسلم Mm-hmm.